یەکێتی لە کۆتاییدا پێی نایە گۆڕانکاریەکی دیکەی مێژوویەوە. کۆنگرەی پێنجەمی یەکێتی بەسترا. ئەو کۆنگرەی لە کەرکووکەوە بڕیاری بەستنی درا و بەر لە تەواوبوونی وادەی یاسایی کۆنگرەی پێشتر هەنگاوی گەنجبوونەوەی حزب و تێپەڕاندنی بربەستەکانی نا. هیوادارین لە سەرۆک بافڵ تاڵەبانی کە هێنا لە پێشەوەی زیاتری گەنج بێ لە سەرجەم ئۆرگانەکانی یەکێتی و هیوادارین لەم کۆنگرەیە بتوانین سەرجەم ئاستەنگ و بربەستەکانی ناو یەکێتی تێپەڕێنین و یەکێتی دایمە خەمخۆری ئەم شارە بووە، خەمخۆری میلەتی کەرکووک بووە و خزمەتی زۆری کردووە و زۆر هیوامە ئەم کۆنگرەیە چونکە بەو هیواین کە گەنجێکی زۆرە برێتە پێشەوە و هەمووشمان ئەزانین گەنج داینەمەوەی هەموو کاتێک بوو هەموو سەردەمێ بووە. ئومێ دەکەم ئەم کۆنگرەیە جێ ئومێدی هەموو هێژێتەکان بێت لە ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و ئەم کۆنگرەی هێژێتی دەگەێنێتە ڕێزگە ڕاستەقینەکەی خۆی کە ڕێبازی چەپکە گوڵەکەی مامجەلالە و ئەم کۆنگرەیە کۆمەڵە گەنجی باش کۆمەڵە گەنجی بە ئەزمون و خاوەنکار دێنێتە پێشەوە ئەمە ژوا دەکات کە دەرگا بەرەو دەرگای هێژێتی بۆ هەموو گەنجان بکرێتەوە. کەرکووک چاوەڕێیە لە دوایەم کۆنگرەوە یەکێتی بتوانێت بەهێزێکی گەنجانەوە بێتەوە گۆڕەپان و گۆڕانکاری گەورە لە کەرکووکدا بکات و دۆخی پارێزگاکە ئاسایی بکاتەوە. یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆنگری پێنجە بەشێک لە پرۆگرامەکانی تایبەت بکا بە کەرکووک و چۆن لە ڕێگەی ئەم بەرنامە نوێیەوە خزمەتی زیاتر بە خەڵکی کەرکووک بکە و ئەوەی کە لە ڕابردووە بینیومانە مانەوەی یەکێتی لەم شارەیە ینی جێگەی ئەوە بوو کە دەستخۆشییان لێ بکرێ و خەڵک بەرزیە نرخێنەیەم هەنگاوە. ئەم کۆنگرەیە بەڕاستی گرنگی خۆی هەیە کە توانیوێتی بۆ داهاتوو بتوانێتەوە گەنج بێنێتە پێشەوە و دەمچاوێکی تازە بێنێتە پێشەوە کە بتوانێت کاری ڕێکخراوەی حزبی بتەوتر بک و بەقوەتر بک لە ناو شاری کەرکووکە. بەستنی کۆنگرا لەم کاتەیە جورئەتێکی زۆر گەورەیە. ئەوە نیشانەی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لە کەرکووکە بڕواایەکی زۆر گەورەی بەخۆی هەیە و لە ئێستەوە خۆی داناوە بۆ دەنجی زۆرینەی کورد لە ئەم شارەیە و ئەوە دەرخەری ئەوەیە کە لە ئێستایە و لە داهاتووشە ئەیەوێ هەنگاوی چاکسازی بنێ پێش ئەوەی بچێتە ناو خەڵکەوە بڵێ من ئەمەوێ چاکسازی بکەم چاکسازیەکان پێش هەڵبژاردن لە خۆیان ئەکا. ڕۆژی 20 مانگی ڕابردوو یەکێتی لە کۆبنەوەیکی مەکتەبی سیاسی لە کەرکووک بڕیاری بەستنی کۆنگرەی پێنجەمیدا. لەم کۆنگرەیەدا کەرکووچەکان ئەو پەڕی هیوایان هەیە کە حزبەکەیان بەدیهێنەری خواست و هیواکانیان بێت. کارۆن محەممەد کورد ساد نیوس کەرکووک.